VPN یان بە ئینگلیزیەکەی Virtual Private Network وەک تۆنێلەکە بۆ پەیوەندی ئینترنێت. کاتێک VPN یان بە قەولی ڕۆژهەڵاتیەکان فیلترشکەن بەکاردێنی چالاکیە ئۆنلاینەکانت ئینکرپت یان بە شێوەی دیجیتال نەهێنی کراوە و بە ڕێڕەوێکی تایبەتدا و لە ڕێگای سێڤەرەکان لە شوێنە جیاوازەکانی جیهانەوە ئاراستە دەکرێن. ئەم کارە تایبەتمەندیەکانی ئێوە دەپارێزێت لە ڕێگای شاردنەوەی ئادرسی IPەوە و وا دەکات چاودێری چالاکیە ئۆنلاینەکانتان یەکجار زۆر زەحمەت بێت. دەما بخوازی چالاکێنتە لەسەر ئینتەرنێتێ و شارتی بن بچی سەرە و سایت و پێگەهێن ئینتەرنێتی کۆ حکوومەت و دەستەڵاتدارن وڵاتان وان قەدەغەتکن پێلێکێ پارێزگاریە زێدەتر بخە سەر ئامورێن خوا یا دیجیتال یان دەما وایفایەن گشتی بکارتینی VPN هەواڵێ تەیە. ئەم کاتتان باش، هەژار برنجیم و بە هاوکاری ساوند ئەدیتەری بە توانای ڕوودا و زانست سەلیم پادکەستی حوتەمتان پێشکەش دەکەین. ئەم جارە لەسەر دوو کەناڵ دەڕۆین، واتە سۆرانی و کرمانجی. پێتان سیر نەبێت ئەگەر لە ناوەڕاستی وتەکاندا یەکسەر کەناڵەکە بگۆڕین و بە زەراوی شیرینی کرمانجی بدوێن. مامۆستا و هەفکار و دۆست ئێگەلێکی ڕێزدار کاک دڵبخویندارە پێشکەشکارە ناودەنگی ڕوودا و زەحمەت کێشایە و گۆت منک و باش دەبە ئەس بە کورمانجیژی باخەوم و هێندێک مژارێن و پێویست بوو بۆ گەلێمەیە ڕۆژاوا و باکوورە کوردستانیژی گەهاندن من. ئەس گەلێکێ سوپاسیا کاک دڵبخویند دکەم و شانازیە بۆ من و بکاربم بە هەردوو زاراوان پادکەستێ خوا پێشکەش بکەم. هێتفۆنێن خوا لەگۆ بکەن، جهێخوا خوش بکن، هەزراخوا واڵا بکن، ئەڤ دیجیتال سیتیزێنە. VPN یان پیرۆکسی یان فیلتەرشکەن مژارێکی یەکجار زۆر گرینگە بۆ هاوڵاتیانمان لە ڕۆژهەڵات، باکوور و ڕۆژاوای کوردستان. بەخۆشیەوە لە باشووری کوردستان بەهۆی دەستپێڕاگەیشتنێکی ئازادانە بە ئینتەرنێت ڕەنگە زۆر پێویستی بە VPN نەکات، بەڵام هاوڵاتی دیجیتال پێویستە بزانێت و ئاگادار بێت کە کەی و چۆن VPN بەکاردێنێت. بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی ئەو گرنگجیە ئەوەیە کە دەستەڵاتداران باوەڕیان بە ئازادی ڕادەربڕین و ئاڵوگۆڕی زانیاری نییە و بە ئاقلی خۆیان پێیان وایە بە فیلتەرکردن یان سانسۆرکردنی هێندێک پێگەی سەر ئینتەرنێت دەتوانن بەر لە ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان مرۆڤەکان بگرن. بەڵێ وەک من بەرێژی گەلێک جاران بەحسکریە هەر تەکنۆلۆژیەک کو بەدەستی مرۆڤان بێچێکردن بەدەستی مرۆڤانژی دژاوی ئانژی تەکنۆلۆژیا هەمبەرێوی دەهێتە دیتن. هەر بۆیەژی دەما دخوازن ئینتەرنێت سانسۆر بکن یانژی فیلتەر بکن ئانژی پێش دەستپێڕاگەهشتنا خەلکێ بۆ سەر هێنێک پێگەهێن ئینتەرنێتێ بگرن وێ دەمەیەک و بەکارئینانا VPN دێت هەمبەریمە. پشتی و ئینتەرنێت بوو بە خزمەتێک گشتی و کەتە دەست خەلکی ئاسایی یان نۆرمال پێدوی بۆ تایبەتکردن ئانژی دیتنە ڕێک و شارتی بۆ پەیوەندیان خۆدانیشاندان. سروشت ئامرۆڤان تایبەتمەندی گەلێک هەنە و پەیوەندیان تاکە کەسی ئانژی کار و کۆمپانیا یان ڕێخستناندا گەلێک زانیاری هەنەک و پێویستە نەکەون بەردەستێ هەمیان. مژاری VPN مژارێکی سەرچیە. زۆرم پێخۆشە کاتیان پادکەستەی هەموو بۆ تەرخام بکەم. هەروەها بۆ ئەم پادکەستەش هەوڵ دەدەم هاوکار و گەنجێکی زیرەکی دیکەی کوردستانتان پێ بناسێنم کە داوام لێ کردووە بۆ ئەم پادکەستە میوانمان بێت و وەڵامی هێندێک پرسیارمان بداتەوە. میوانیان جارەمان دکتۆر باوەر کەماڵ بەرپرسی بەشی دیجیتال دڤڵۆپمنتی ڕووداو کە هەرخۆشی کاری ئامادەکاری و ڕێکخستنی ماڵپەڕی پادکەستەکانی ڕووداوی کردو و دەستێکی باڵاشی هەیە نێوانە خۆمان بێ لە دیزاینی هەموو پلاتفۆرمە دیجیتالیەکانی ڕووداو. بۆ دەستپێکی باسەکە لێم پرسی ئەرێ کاک باوەڕ VPN چییە و چۆن کار دەکات؟ زۆر سپاس کاکە ژار بۆ ئەم دەرفەتە. VPN کورکراوەی Virtual Private Network واتە نێتوەرکێکی تایبەتی خەیاڵی. ئەم نێتوەرکە بۆیە خەیاڵیە چونکە سۆفتوێرێک یاخود بەرنامەیەکم نێتوەرکی دروست کردواتە فیزیکیان ئەم نێتوەرکە بوونی نییە لە ڕووی کۆمپیوتەر و بە کێبڵ دروستکرابێت و بەسترابێت بێکەوە تەنها بەرنامە دروستی کردووە. بۆی بیسەران زیاتر تێبکەن کە مەبەستمان چییە و سوودەکانی ئەم نێتوەرکە چییە، هەندێک نمونەی ژیانی ڕۆژانە مێ بێنمەوە بیانە بەرچاوی خۆتۆ
ئۆتۆمبیلێک لێ خوڕی لەسەر شەقامێک ئەم ئۆتۆمبیلە ڕقمێکی هەیە و خەڵکی سەر شەقامەکە توانن ئۆتۆمبیلەکە ببینن، ئەتوانن ڕقمەکەی ببینن کی لە ناوەیە، چەند کەسی لە ناوەیە و هەتا ئۆتۆمبیلەکە بەروکوێ ڕوات هەموو کەسێک دەتوانێت ببینێ. بەڵام لە کە VPN-ێک لەسەر کۆمپیوتەرێک ئەکتیڤەکەی چالاکیەکەی وەکو ئەو وایە تۆ ئەم سیارە بخەیتە تونێلێکەوە، ئەم تونێلە یەتی خەڵکەکە لەسەر شەقامەکە لە دەروی تونێلەکەن و بەس تونێلەکە بینن، سیارەکە نابینن، ڕقمەکەی نابینن، ئەم ئۆتۆمبیلە بەروکوێ چێتەنانەت ئەوەش نابینن. کەواتە سوودی VPN ئەوەیە کە داتاکانی تۆ شارێتەوانێ و ناڵە کەس ببینێ و پەیوەندیت بە کوێوە کردووە لە کوێوە هاتووی IPەکە چیە ئەوانە مێ شارێتەوانێ. چۆنی VPN ئەماکات VPN ئەو داتایی کە تۆ ئەینەری لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەنکریپتێکات کە دواتر ئەمێ زیاتر باسی ئەنکریپتی شوکین کە چییە ئەینێرە بۆ سەرڤەرێکی VPN واتە پێشەوەی داواکاریەکی تۆ لە ڕێگەی ئینتەرنێتەوە یاخود زانیاری داتاکانی تۆ لە ڕێگەی ئینتەرنێتەوە بگەێنێ بۆ وێبسایتی کە سەردانیەکەی ئەینێرە بۆ سەرڤەرێکی ناوەند. سێرڤەرەکەی ناوەند ئەو داواکاری تۆ ئەو ڕکوێستی تۆ ئەنێرێ بۆ ئەو سایتی کە تەیە سەردانی بکەیت. بەم جۆرە ئەو سایتی کە سەردانیەکەی IPVPN-ەکە بینێ و داتاکەش ئەنکریپت کراوە بە جۆرێک تەنها ئەو سایتی کە داتاکەی بۆ نەری بتوانێت تێ بگات و کەسێک لە ناوەندا ناتوانێت و داتایە تێ بگات و بیدزێت. ئەوە شەبێتەوە کاریەوەی کە تۆ IPەکەت شاراوە بێ و زانیارەکان شاراوە بێ ڕووکو چۆن ئۆتۆمبیلەکە چۆن و تونێلەکەەوە تر کەس ناتوانێت ببینێ ئیتر تۆ پەیوەندیەکی بۆ VPN سێرڤەرەوە و VPN سێرڤەرە بێ بە تونێری تۆ. دەستپێکا دیرۆکا VPN نەزێدە دوورە. ساڵە 1996 کارمەندێک کۆمپانیا مایکرۆسافت بناوێک گوردیب سینگپال کو پێدچە بە ئەسلێخوا ئەس باوەڕم هیندی بە پلاتفۆرمێک بناوێ PPTP ئانجی Peer to Peer Tunneling Protocol کود بە پرۆتۆکۆلا تونێلا دوئالی چێتکە. پاشان یەکەم پلاتفۆرمی VPN دە ساڵە 1999 تێڕاگەاندن. لەوێ دەمێ هەتانەها VPN شێوازی کارکردناوی ژێرخاناوی و سەدەمێن بکارانیناوی گەلێک گوهارتیە. لە دەستپێک VPN زێدەتر بۆ ئەوان کۆمپانیان دەهات بەکارانین کو دەخواستن کارمەندێن وان ji دوور و بڕێیا ئینتەرنێتێ دەستێوان بگەهە سیستما ناوخۆیی یا کۆمپانیا و کارێخوا بکن. بێویک و خەلکێدن بکارن بگەهن سیستمێوان. لێ پاشان VPN بوو کەرەستەیەک سەرەکە دژیانە خەلکێن نۆرمالدە و بۆ گەلێک مەبەستان VPN ئانەها تێن بکارانی. کۆمپانیên ku سرویسا VPN دفرۆشن gelêkin lê heta dawî guhê xwe bidin me heta bizanin çawa VPN ji xwe re helbijêrin gelêk giring e benda me bin. VPN جیا لەوەی IPەکە دواتە ناونیشانی تۆ لەسەر ئینتەرنێت دەپارێزێت و دەیشارێتەوە بەڵکو وە کاک باوەڕیش باسی کرد دەتبا بۆ ناو تونێلێک کە کەس نازانێت تۆ لە ژوورەوە چی دەکەی و خەریکی چی. ئەوە بەڕێگای تەکنۆلۆژیەک دەکات کە پێی دەوترێت ئینکریپشن یان هەمان دانانی کۆد و نهێنی بە شێوەی دیجیتال. لە کاک باوەڕم پرسی ئینکریپشن چییە و چۆن خزمەتی پاراستنی تایبەتمەندیەکان دەکات لە جیهانی دیجیتالدا. تکایە زیاتر بۆمان ڕووکەوە کاک باوەڕ. سەبارەت بۆی کە ئینکریپشن چییە؟ ئینکریپشن بریتیە لە پرۆسەسێک کە داتاکە ئەگۆڕدرێ بۆ فۆرماتێکی جیاواز و ئەو فۆرماتە تەنها ئەو کەسە ئەتوانێت تێبگا کە هاوڕێکی خۆتە یاخود ئەو کەس شوێنەیە کە داتاکەی بۆنێنی. واتە لە نێوەندا ئەگەر کەسێکیش ئەم نامەیە بدزێ یاخود ئەم داتایی تۆ دەستی پێ بگات ناتوانێت تێبگات چونکە نازانێت فۆرماتە بخوێنێتەوە. بەڵام بۆ هێندە دەبێ نیگەرانیەوە بین کە زانیاریەکانمان نەدەزرێت. شتێکی تریشەیە ئەوەی کە دەڵێن VPN ڕیراوتینگی ترافیکی ئینتەرنێت دەکات ینی ڕێڕەوی ئاڵوگۆڕی زانیاریەکان لەسەر ئینتەرنێت دەگۆڕێ. ئەوە چیە گە بتوانی باسیۆشمان بۆ بکەیت؟ بۆچی ئێمە بترسین لەوەی کە زانیارەکانمان بدزرێ کێشەیتیانیان کەس بیرۆکەی وای هەیە بەڵام ئێمە ئەم زانیارانە ڕۆژانە نامانێرین بۆ کەسە نزیکەکانمان لەوانەیە لە ئینتەرنێت شت بکڕین کاتێک شتەکڕین کریدی کارتەکانمان بەکارێنین پاسوۆردەکانمان بەکارێنین لەبەرەوە ئەگەر بێت و ئەم زانیاریە لە نێوان کۆمپیوتەرەکەی تۆ و ئەو سایتەی کە شتەکەی لێکڕی ئەنکریب نەکرابێ ئەوە لەوانەیە کەسێک لەو نێوەندە هاکارێکە یاخود کەسێکی ترە کە دەستی گەشتە بۆ داتایە توانێت داتاکە بینێ و بیدزێت. لەبەرەوە هەر کاتێک تۆ شتێکەکڕی لە سایتێک یاخود لە چاتێکی تایبەتە بۆ منەلانێک لەو پلاتفۆرمانی کە وەکو وەتسەپوانە ئاماژە بە شتێکەکە کە پێوترێ end-to-end encryption واتە نامەکانی تۆ کە دەرەچێت لە مۆبایلەکەت تاگا بۆ کەسی کە هاوڕێتەوە نامەکەی پێگات ئەنکریپت دەکرێتواتە لە مۆبایلەکەی ئەوە تەنانەت لە سێرڤەرەکانی وەتسەپیشە نامەکە ناکرێتەوانێ نامەکە چێتە ناو مۆبایلی ئەو کەسە ئەو کەسە لە ناو مۆبایلەکەی خۆیان نامەکە کاتەوانێت و تەنها ئەویش دەتوانێت بیکاتەوانێت
ئەمش لە پێناوی ئەوەی کە تۆ دڵنیابی کە ئەو گفتوگۆیی هەتە لەگەڵ هاوڕێکەتە یاخود دڵنیابی ئەو کردی کارتی کە بەکارت هێناوە ئەنکریپت بووە و کەس نەیتوانی و ببات ئەگەر زانیارێکەش بزرابێت کەس ناتوانێت تێبگات. سەبارەت بۆی کە ڕیڕوتینگ سێرڤەرەکان چین ئەوانە هەر VPN سێرڤەرەکانن ئەمێ نمونێک بێنەوەوانە کە ئەمانە چۆن کارەکەن بۆم نەتۆ نامەیەکە نێری بۆ هاوڕێیەکت ئەم هاوڕێ دواتر نامەکان نێرە بۆ شوێنێکی تر بەڵام کە ئەی نێرێ ناوی خۆی خاتە سەر نامەکە و ئەدرێسی خۆی خاتە سەری هاوڕێکەت لێرەیە وەکو VPN سێرڤەرە کاری کرد چونکە کە نامەکە گاتە شوێنی مەبەست خەڵک نازانم نامە لە تۆ هاتۆ بەڵکو وازانێت لە هاوڕێکەتەوە هاتۆ بۆیە کاتی تۆ VPN سێرڤەرێک بەکارێنی داواکاری و ڕیکوێستەکانی تۆ بۆ سایتەکە لەو VPN سێرڤەرە وەڕات و IP ئەو VPN سێرڤەرە دەرەکەوێت لە ئەو سایتی کە سەردانیت ئەمە شەبێتەوە هۆی ئەوەی کە تۆ IPەکەت شاراوە بێ هەندێک لە سایتەکان سیستەمی بەهێزیانتیایە بەوەی کە ئەتوانن دەستنیشانی ئەوە بکەن کە ئەم IPەکە کە VPNێک دایناوەواتە IPەک نییە کە لە بەکارێنەرەکەەوە هاتە بێ ڕاستەوخۆ دیتێکتی ئەوەش ئەتوانن بکەن بەڵام ناتوانێت IPەکەی تۆ هەر بزانێت چونکە IPەکەی تۆ شاراوی و تەنها VPN سێرڤەرەکە IPەکەی دەرەکەوێت ئەوەتە ناونیشانی هاوڕەکە دەرەکەوێت خۆ دەرناکەوی سوودێکی ئەمە لێرە سوودێکی دیکەشی بۆ ئەبێت چونکە تۆ هەندێک وێبسایت هەیە بۆ منە ڕێگەنیان سەردانیکەری عێراقی بچن ناو سایتەوە تۆ کە VPNەکە چالاکەکەی لە کۆمپیوتەرەکەتە IPەکەت IP وڵاتێکی ترە چونکە VPN سێرڤەرە لە وڵاتێکی ترە گەر ئەو VPN سێرڤەرە لە وڵاتێک بکەڕێگەی پێدراوە و کاتە تۆ توانی چیتە ناو سایتێکەوە کە ئەکسس نایە بە تۆ لەبەری لە عێراقەوەی بەڵام لە بەپۆنەی VPN سێرڤەرەکەەوە توانین داخلی تو بەکاری بێنی سوودێکی تری VPN سێرڤەرەکەش ئەوەیە کە ئەنکریپشنەکە VPN سێرڤەرەکەی کات واتە ئەو داتاکە ئەپارێزێ سۆرێک لەو سایتانی کە هەن خۆیان ئەنکریپشن ئەکەن بەڵام VPN سێرڤەرەکە لێرە جگە لەو ئەنکریپشنەکی باشترەکات هەندێک سایتەیە کە ئەنکریپشن ناکەن VPNەکە لەوەشت پارێزێت باشە بلان بەحسەوی هەندێ بکەن کاڵ ڕۆژاوای کوردستانی بەکارانینە VPN بۆ چییە؟ وەگەس هاتمە ئاگادارکردن لە ڕۆژاوا گەلێک ماڵپەر و پێگەهێن ئینتەرنێتی لە ئالیە ڕایەدارێن وێ وڵاتیوە هاتیە فیلتەرکردن یانجی هەمان قەدەغەنکردن یعنی دەما تو بچی سەر ئینتەرنێتێ و ئادرێسا وێ ماڵپەران لێ بخی ئەو دەرناکەون هەمبەریتە ناوە بن دەستپێک ئەم پێویستە بزانین ئەوان چاوە وێ بربەست یان فیلتەری چێتکەن چونکو ئەگەرم بزانین ئەو چاوە چێتکەن ئەم دکارن ڕێکێک پەیدا بکەن کو لێ دەرباز ببن وەک ناونیشانە ماڵە هەرکەسی لەسەر ئینتەرنێت ناونیشانێک هەیە دەبێژنەوی IP هەر IPێک ژە 8 هەژمارێن سێی پێکتێ یعنی 8 گروپا هەژماران کو هەر گروپ دکارە سێ هەژمار تێدا بە IP یان هەمان ئەو IPN پابلیک و دەبێژنەوەن IPN گشتی لە ئالیە کۆمپانیên ISPیان یان هەمان کۆمپانیên ئینتەرنێتێ تێن بڵاوکردن ومینە کۆدا تەلەفۆنە هەر وڵاتێکی لە ڕێیا وێ IPA دەما تو دخوێنی لە دەستپێکێدا سێ هەژمار هەیە لە ڕێکە وێ سێ هەژمارێ تو دکاری بزانبی ئەو IP یا کیژ وڵاتەیە ئیجا ئەو کۆمپانیên ئینتەرنێتێ یان ئەوێ کومەگوت ISPنە دکارن کۆنترۆڵە ئینتەرنێتە ئەوان بەشدار بووان بکەن کو IP دانوان و دکارن ڕێکخستنا نێتوۆرک یان هەمان تۆڕا پەیوەندیên خوا وەلێ بکن کو مەسەلا بۆ میناک ڕوودا و دەرنەکەوە هەمبەری وان بەشدارە بلا ئەم بزانین VPN چاوا وێنە چارەسەر دکە دەماتە VPN هەبە IPاتە یا نۆرمال کو تە هەیە دێ vەشارتی بە و بۆ میناک ئەگەر تو لە شامێ بی و ساتێ خۆیاکردن کو تولو پاریسێ ئانجی لە ڤێنا ئانجی جەیەکێ دی توکەتی سەرهێلا ئینتەرنێتێ vêgavê êdî rêkarên rayêdarên Sûrî li ser te kar nake malper bû mînak rûdaw dêve bît ew tenê yek mînake bû bikaranîna VPNek baş û cihê bawer îca ez bû we dêjim dibêjim VPNek baş û cihê bawer bûye ez wê dibêjim ku دبێ هون هەتا داویە وێ پادکەستێ گۆهدار ببن بۆی کو بزانبن VPNێک باش و جهێ باوەر چییە؟ ما VPNێ باش و خراپ ژی هەنەگەل با باسی ڕۆژهەڵاتیش بکەین
لە ڕۆژهەڵاتی کوردستان کاربەدەستانی حکوومەت نەک هەر بەشێکی زۆر لە ئینتەرنێتیان فیلتەر کردووە، بەڵکو بە شێوازێکی بربڵاو چاودێری چالاکیە ئانلاینەکانی هاوڵاتیان دەکەن بۆ ئەوەی نەکا کوڕەیەکێت بڵێ پشتی چاوی ڕژێم برۆیە هەر تۆقیوە، یان دەریان هەیە بزانن لەسەر پلاتفۆرم و بەرنامەکانی چات و پەیوەندی هاوڵاتیانی ئێرانی و ڕۆژهەڵاتی کوردستان باسی چی دەکەن دەگەڵ نەکا کەسێک شتێک بۆ ڕاگەیاندنەکانی دەرەوە ئێران بنێرێت یان ڕاستی ڕووداوەکانی ناو ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بگازێتەوە. هاوکات تۆڕە کۆمەڵایەتیەکانیشیان فیلتەر کردووە مەگەر ئەوانەی بەدڵی خۆیان بێت یان بتوانن کۆنتترۆلیان بکەن. وەک بۆ ڕۆژاوا باسم کرد بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە VPN دەتوانێت یارمەتیدەرێکی یەکجار زۆر گەورە بێت بۆەوەی یەکەم دەستی هاوڵاتیان بگاتە سەر ئەو پلاتفۆرم و ماڵپەڕانەی کە ئێران فیلتەری کردو. دووهەم بۆ ئەوەی تەنانەت ئەگەر دەستیشیان وەو داتایانە ڕاگەیشت کە لە نێوان بەکارهێنەران ئاڵوگۆڕ دەکرێت بەهۆی ئینکریپشن یان هەمانە و ڕەمزگوزاریەی کە باسمان کرد ناتوانن ناوەڕۆکی پەیوەندیەکان ئاشکرا بکەن، یعنی ئەگەر داتاکە بشبینن دێت و دەڕوا بەڵام نازانن و داتایە چییە. بەڵام بەداخەوە ئەگەر ئینتەرنێت بە تەواوەتی ڕابگیرێت، یعنی ئەوەی باسی دەکەن دەڵێن ئینتەرنێتی میلی دادەمەزرێنین و کابڵەکە دادەخەین و ئیتر کەس دەستی و ئینتەرنێت ڕناگات، یان ئەوەی ئەگەر آیپیەکانی سێرڤەرەکانی VPN ناسراو بن دەتوانن ئەوانیش بلۆک بکەن و پێویستە VPN ئەو کەسانی کە هەیانە سرویسەکانیان یان آیپیەکانیان بە بەردەوامی و زوو بە زوو نوێ بکرێنەوە بۆی نەتوانن پێشیەوە آیپیانەش بگرن. بەڵام خاڵی زۆر گرنگەوەیە کە لە ماوەی ساڵانی ڕابردوو دەستەڵاتدارانی ئێران دەستیان داوەتە یاریەکی یەکجار زۆر مەترسیدار. چی دەکەن؟ خۆیان VPNی ساختە دروست دەکەن. VPNێک کە IP سەرڤەرەکەی لە دەرەوەی ئێران نییە بەڵکو لە ناوەوەی ئێرانە و لە ژێر کۆنتترۆلی خۆیانە، یانەوەی هێندێک پرۆگرام ساز دەکەنەوەی لە ئێران پێی دەڵێن بەدەفسار بۆی خەڵک پێیان وابێت کە VPN بەکاردێنن، بەڵام بە تەواوەتی خۆیان دەخەنە ژێر سەیتەرەی دەستەڵات و بەداخەوە تووشی بەڵایەوە حکوومەتە دەبن لە ڕۆژێ. لە هەموو شوێنێک بەگشتی دەبێت لە هەڵبژاردن و جێگەی متمانەبوونی VPNەکانمان دڵنیابینەوە چۆن بەردەوام دەبێت. بۆ مژارە هەڵبژارتنە سرویسا VPN یعنی ئەم چ VPNێک چاوە بەکاربینین مەگو گەلێکی گرنگە. من پرسا هەفکاری خوا کرد کاک باوەڕ کو ئەوجا ئەوژی بێژیتەمە کام چاوە دەکارن VPNێک باش بۆ خوا هەڵبژێرن و بکاربینن و چمە ترسی سەرمە نەبە. کاتێک تۆ VPNێک هەڵبژێری پێویستە ڕۆچاوی چەند خاڵک بکەیت. هەڵبژاردننی VPNێک هەروەکو نمونەی سیارەکەی نامانۆلیەکەمەوە تۆ چۆن سیارە کاتێک هەڵبژێریت ئۆتۆمبیلێک هەڵبژێری مواصفاتی جیاوازی هەیە تایبەتمەندی جیاوازی هەیە VPNەکانیش تایبەتمەندی جیاوازیان هەیە، بەڵام ئەم خاڵانەوە باشە تۆ ڕۆچاوی بکەیت و سێر بکەیت کە ئەم VPN ئەم خاڵانیت هەیە. یەکەمیان پرایڤسی پۆلیسیەوەتە ئەم VPN پێویستە لە شوێنێک لە سایتەکەیە یاخود لە ئەگریمنتەکەیە لە شوێنەکە نووسیبێتی یاخود لە دۆکومنتیشنەکەیە کە ڕیکۆردی چالاکیەکانی تۆ ناکات، واتە تو بۆی VPN بەکارێنی بۆی ئەو سایتی کە سەردانیەکەی تراکی تۆ نەکات بەدای تویان نەچێت داتەکانە هەڵ نەگرێ، بەڵام تۆ ئەگەر VPNەکە خۆی داتەکان بۆ خۆی ڕیکۆرد کات ئەوە مەترسیەکە بێ بۆ تۆ لەبەرەوە ئەوە باشە دڵنیابیتەوە لەوەی کە ئەو VPNی بەکارێنی زانیارەکانت هەڵ ناگرێت. دومیان خێراییە VPNەکان هەنێکیان خێراترن هەنێکیان خاوترن، ئەمە شەگەرەوە بۆەوەی کە VPN سەرڤەرەکان لۆکیشنیان جیاوازە و حتا ئارکیتێکچەریان وا شێوازی ڕێخستنی سەرڤەرەکان جیاوازە، هەنێک باشتر هەنێک خراپترە، هەنێکیان خەتی ئینتەرنێتی خێراتریان پێوەوەکە خێراتر بن. لەبەرەوە خێرایی یەکێکە لەوانەیە کە تۆ بێ ڕەچاوی بکەیت چونکە هەموو VPNێک هەمان خێرایی نییە. لۆکیشنی وە شوێنی سێرڤەرە VPNەکان کوێیە بۆ منە ئەنە VPN IP وڵاتی جیاواز تایاتێ ئەتوانی سەیری بکەی بزانی ئایا ئەو آیپیانی وڵاتانەکە یا تێ بە کەڵکی توێت یان نا، تۆ جاریوە IP وڵاتێکە لەوانەیە زیاتر پێویست بێت. VPNەکە وا باشە ئاسان بەکار بهێنرێ، ئینتەرفەیسەکەی ئاسان بێ بەکار یوایەکەی ئاسان بێ کە بتوانی بە ئاسانی ئەکسێسی هەموو بەشەکانی بکەیت. VPNەکان نرخیان هەیە و فریشیان هەیە، فریەکانە بێ وریایەمی لەبەرەوەی ئەکرێت زانیاریەکانت ڕیکۆردکەن و هەڵیگرن لای خۆیان، و ئەوانەی کە بەپارن هەیانە گرانترە هەیەە هەرزانترە پێویستە تاقییان بکەیتەوانێ و سیر ریڤیوی ئینتەرنێت بکەی بزانی خەڵک دەربارەی و VPNاڵێت چی، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کەوانەی کە بەپارن ئەکرێت خێراتر بن و کواڵیتیکی باشتریانە بێ.
و خاڵێکی تر ئەوەیە کە پێویستەکات ڕەچاوی ئەو بکەیت کە ئەم VPN لەگەڵ هەموو ئامێرەکان تا ئیشەکات ئیترەکرێ لەسەر کۆمپیوتەر بێ لەسەر فۆن بێ تابلت بێ یاخود TV بێ پێویستە ڕەچاوی سێری ئەو بکەیت کە بزانی ئایا VPN لەگەڵ ئەم ئامێرانەیە ببێ کێشەکارەکەت یاخود نە. وەگوە بهیست باوەرد بێژە gelek girîngge dema VPN hildibjêrin bizan ka zaniyariyên we parastîne an ne. Serverê wan xêra û bihêzin an ne. Yek jî xalê girîng ew ku bikaranîna VPNên bileş yan jî bêpere hemû gavê belkî baş nebe. Paşê ku ve VPN bixwe hilbijart, eger ew VPN bi pare bît piraniya caran bixwe app ya programek heye ku hûn dad dixin ser telefona xwe ya jîr an jî kompyûter yan jî her cihazekê diye dijital we hebît. Ew program dê VPNê kara biket li ser kereste û amûrên we û di heman demî de jî rêk didetewe ku hilbijêrin dixwazin IP-ya we li ser kîj welatî be. Ew ku me behs kiriya, yanî eger tu li Qamişlo bî, tu dikarî we nîşan bidî ka tu li Nemsayê, li Holandayê, li Brîtanyayê, li Kanadayê yan jî Amerîkayê. Tu dê hilbijêrî dixwazî IP-ya te ya kîj welatî be. Bo çiku hindek cara bi taybetî tu dixwazî xwe nîşan bidî ku li welatekî. Baştir e ew welata hilbijêrî ku înternet li van welatan azad û parastî ye. Hem jî gelek giringe ku hûn fikrawî bikin dema tu welatekê hildibijêrî ku dûrtir e mîna Amerîka dê xêrayî yan jî leza înternetê dakeve. Çima çunku çend ew welat li te dûr be hên jî zaniyarî rêkek zêdetir diçin heta digehin vê welatî û dizivirin lalê te. Boya dema te bû nimûne tu li Sûrî bî yan jî li Rojavayê Kurdistanê bî û tu IP-ya Amerîka hilbijêrî dê leza wî xêrayiya wî kêmtir bît heta tu IP-yek hilbijêrî li Holanda bû nimûne. Eger bim hevê nimûneyekî dîke bidim, بۆ نمونە گەر لە باکووری کوردستان بیت و بچیتە سەر سێڤەری VPN-ێک کە لە ئەمریکایە بە دڵنیاییەوە خێرایی ئینتەرنێتەکە یەکجار زۆر کەمتر دەبێت لە چاو ئەوەی ڕەبتی سێڤەرێک ببیت لە فەڕەنسا یا ئەڵمان بەهۆی دووری فیزیکی سێڤەرەکە. جا ئەگەر بێت و لە ڕۆژهەڵاتی کوردستان بیت کە ئینتەرنێتەکە خۆی وایە کە بە چۆرە چۆر کار بکە، VPN-ەکە ئەوەندەی دیکە خێرایی ئینتەرنێتەکە کەم دەکاتەوە. بەڵام ئەگەر ئەو VPN-ەی هەڵی دەبژێری خۆی ئەپ یان پرۆگرامی نەبێت دەبێت بە گوێرەی ئەو ئامێرەی بەکاری دێنی بۆ نمونە آیفۆن، آیپاد، ئەندروید، کۆمپیوتەری ماک یان PC دەبێت بچی پرۆفایلی VPN-ی بۆ دانێ. مەبەستم لەوەی چییە؟ بۆ نمونە تۆ VPN-ێکت هەیە بەڵام ئەو VPN-ت تەنها یوزرنیم و پاسوەرد و IP ئادرێسێکە، هیچ بەرنامەیەکی لەسەر نییە. بۆ تۆ دەبێت چی بکەیت لەسەر و ئامێرەی کە هەتا دەبێت پرۆفایلێکی VPN چاکەی کە پرۆفایلەکەی VPN دروست کرد بۆ چ دەکەی یەکەم ئادرسی ئەو سەرڤەرەی VPN کە دەتەوێت ڕەبتی ببیت و مەبەستم لە ئادرێسی شەمان IP-یەکەیەتی دەبێت هەدبێت. دووهەم دەبێت ناوی بەکارهێنەر یان یوزەر نەیمت هەبێت کە خاوەن سەرڤەر یان بەڵێندەر یان فرۆشیاری VPN-ەکە دەبێت ئەوەت بۆ دابین بکە. سێهەم تێپەڕوشە یان هەمان پاسوەردی حیسەبی VPN-ەکەتە کە دیسان دووبارەی دەکەمەوە. یەکجار زۆر گرنگە وەک کاک باوەڕیش باسی کرد لە جێگەی باوەڕبوونی بەڵێندەر یان فرۆشیاری VPN-ەکە دڵنیا ببنەوە. ئەجینا وەکو وەی وایە مەڕەکان لە جیاتی شوان بە گورگ بسپێری. باشە بلا ئەم تشتێکی دیژی بێژن. وەختێ تو VPN بکارتینی بوێ مانایە نینە کو تو دکاری بدلێ خوا چت خوازی بکەی و چونکو تو لەسەر VPN-ی چ کێشە چ خەتەر چ هەستیاری تونەیە. نە ئەو نەڕاستە. بۆیە من لە کاک باوەڕی پرسیار کردەما VPN بکارتینین خاڵێن هەستیار و مهم چنە کو ئەم پێویستە بەرچاو بگرن. سەبارەت بۆی کە چ خاڵێک ڕەچاو بکەین لە VPN-ەکان ئەواتە مەترسیەکانی VPN-ەکان چی بن؟ پێشەموو شتێک پێویستەوە بزانی کە VPN-ەکان سنووردارن واتە ئەمانە هەموو شتێک بۆ تۆ ناکەن لە هەموو شتێ ناتپارێزن بۆ گرنگترین شت ڤایرۆس و ماڵوێرە واتە ئەو فایلانەی کە تۆ داوڵۆدێکی لە سایتەکانەوانێن VPN-ە چێکی ناکە بۆ تۆ بزانێت کە ماڵوێرە یاخود ناگەن ماڵوێر بێ و کاتە کێشە بۆ تۆ دروستەکە کرێ زانیەرەکانت بدزێ دیسانەوە لەبەرەوە پێویستەکە وریابی کەمە
تۆ ناپارێزە لە ماڵوێر و لە ڤایرۆس و پێویستەکە ئەنتیڤایرۆس و ئەنتیماڵوێرەکانت هەر چالاک بێ. بابەتێکی تر ئەوەیە کە پێویستە دڵنیابی تۆ کە آیپیەکەت گۆڕاوە بۆ منە کاتێک VPN-ەکە چالاکەکەی هەر لە گوگڵ سرچ وە تسمای IP یەکسەر پێتەڵێک آیپیەکەت چەنە پێشەوەی چالاکیکەی سێری کە بزانە آیپیەکەت چیە و دوایەوەش چالاکیەکەی سێری کە بزانە آیپیەکەت چیە و دڵنیا بەرەو کە آیپیەکەت گۆڕاوە. دواتر پێویستەکە دڵنیا VPN-ەکە تەماشای بکەی لە بەشی سێتینگ و پرفرنسەکە هەنەجار هەندێک لە VPN-ەکان ئەوانەی کە باشن ئۆپشنێکیانەیە کە بە کیل سویچ ناسراوەتە پێویستەکەم ئۆپشنە بدۆزیتەوانەکەم ئۆپشنە بۆچی بەکارێت بۆ بەکاری هەر کاتێک VPN-ەکە بە هەر هۆکارێک پەیوەندی بە سێرڤەرەکەی خۆیەوە بچڕا ڕاستەوخۆ تۆ ڕەبت نەکاتە بۆ سایتێک کاتێ سەردانیکەی و یەکسەر ڕێگە نەداتۆ سەردانی هیچ شتێکی لە ئینتەرنێت ئەمە بۆ چیە تۆ بڕنە VPN بەکارێنی بۆی کاتە سەردانی سایتێکەکەی VPN سێرڤەرەکە نێوان دەبێت لە نێوان تۆ ئەو سایتی کە تێ سەردانیکەی بەڵام بە هەر هۆکارێک ئەم VPN سێرڤەرە لە کار بکەوێ ئەم VPN لەوانەیە هەوڵ بات کازانە سێرڤەرەکەی خۆیش ناکە ڕاستەوخۆ تۆ ئەنێرێتەوە بۆ سایتەوەتە وەکو جارانی لێتەوە وەکۆی لێکە کار نەکات هەندێک لە VPN-ەکان ئەم ئۆپشنیان هەیە بۆی کە تۆ ڕاستەوخۆ کە VPN سێرڤەرەکەی خۆی وەسا ئیتر نایڵە تۆ پەیوەندیکی بە سایتەکەەوە بۆی کە پارێزراو بێ ئەگەر بتێ پارێزراو بیت و ئەو سایتە آیپیەکە شاراوە بێلی یاخۆ زانیەرەکانت پارێزراو بێلی لە کۆتاییامەوە بڵم کە VPN-ەکان ئەوانەی کە بێ بەرامبەرن بەکارهێنانیان ئەکرێت تۆ قسەیەکەیە لە تەکنۆلۆژیا ئەڵێ ئەگەر تۆ پارەت نایە بە بەرهەمەکە خۆتە بیت بە بەرهەمەکە لەبەرەوە بێ ئاگاداری ئەو VPN-ە بیکە بە فرین و خاڵێکی تری گرنگیشەوەیە کە هەر کاتێک لە شوێنێکی گشتیە وەکو کافەیەک ئینتەرنێتێکی گشتی بەردەست خراوە بۆ خەڵک پێویستەکە VPN بەکار بێنی بۆەوەی کە پارێزرا بێت چکە جاری وایە هەر لەسەر نێتوەرکە کەسێکی تر لە مێزێکی تر دانیشتووە دەتوانێت لە ڕێگەی وایفای ئەو کافەیەوە دەستی بگا بە کۆمپیوتەرەکەی تۆ بە تاتەکانی تۆ کە ئەینێری بۆ ئینتەرنێت لەبەرەوە زۆر خاڵێکی گرنگەکە لە هەر شوێنێک کە ئینتەرنێتی گشتی هەیە لە مۆبایلەکەشتا بێسە لە هەموو iOS و آیفۆن و ئەندروید و مۆبایلەکانی ئەندرویدیشە بەر ئاپیەوە هەیە کە VPN-ن و تۆ توانێت چالاکیان بکەی کاتێ لە کافەیەکی یا لە شوێنێکی گشتیت تەنانەت کاتێ لە ماڵی خۆشتنی لە ماڵی کەسێکی تری بۆی کە پارێزراوی و پێویستەکە VPN-ەکە چالاک بکەی. gelek سپاس باوەڕ کەماڵ بەرپرسی تیما دیجیتال دیڤلۆپمنتە ڕوودا و دە هەمان دەمێ دەژی پسپۆر و شارەزایە بوارە پرۆگرامینگ وeb دیزاین و سایبەر سیکیوریتی کو ئەو زانیاریان gelek گرنگ و جێهەی بایخ بۆ مەبەحثکردن gelek سپاس باوەڕ. gelek جاران ئەم بەحسەوێ دکن کو ئاپدەیتکردنە ئامور و سیستم و پرۆگرامان gelek گرنگە ئەم دەبێژن دەبێت پرۆگرامین خوا ئاپدەیت بکەن بۆ VPN-ژی بە هەمان سەدەمان gelek گرنگە کو پرۆگرامە VPN بێ ئاپدەیتکردن و دەمامە پێویست نییە VPN بکار نەینین یعنی ئەم نابێ 24 ساعت VPN خواوەکری بهێلن واتە تەنها ئەو کاتانە VPN بەکاربێنە کە پێویستە و لە بەڕۆژبوونی پرۆگرامی VPN-ەکەشت دڵنیابەوە. VPN نەتەنێژ بۆ وان وڵاتانەک و ئینتەرنێت بربەس هەنە ئانژی پاراستی نینە لە gelek وڵاتین جیهانێ بە دەرکەتنا خزمەتگوزاریان وەک نێتفلێکس و بەرهەمێن وان لە گۆری وڵاتان جودانە خەلک VPN دادنن بۆی کو بکاربن IP خوا بکن یا وڵاتێکی تایبەت کو بەرهەمێکی تایبەتین یە نێتفلێکسێ ببینن. gelek سەدەمێن دنجی هەنە کو ڕۆژ بڕۆژ هەژمارە بکار ئێنەرێن VPN لە جیهانێ زێدە دکەن. اینجا VPN تجارەتشی لە پشتە دانانی کۆمپانیای VPN هەم زانیاری دەوێ هەم شارەزایی دەوێ هەم سەرمایە گوزاری بەڵام داهاتەکەشی کەم نییە کەس لە خۆرە هەڵناستێت VPN بە خۆبەخشی دابش بکات وەک باسمان کرد زۆر کۆمپانیا هەن کە VPN بە پارە دەفرۆشن سرویسەکانیان بە پارە پێشکەشی ئەوانە دەکەن کە خوازیاری سرویسی VPN-ن هەر بۆیش بە جۆرەی ژمارەکانی ناوەندی لێکۆڵینەوەی تجاری لە ئەمریکا ئێستا 1.5 ملیار کەس بەکارهێنەری VPN و قەبارەی ئەو مارکێتە لە جیهاندا 54 میلیارد دۆلاری ئەمریکی مەزەندە دەکرێت بۆ ساڵی 2023. خاڵە سەرنجڕاکێشەکەوەیە وەک زۆربەی بەکارهێنەرانی VPN لە وڵاتانی جیهانی سێهەمن یانە وڵاتانن کە لە کاتی گەشە سەندندان نەک وڵاتانی پێشکەوت و دموکراتەکانەوەی مشتێکیان بە ئازادیەیە لە هەمان کاتیشدا ئەو لایەنانەش هەن کە بۆ مەبەستی سیاسی یان ئاسایشی گشتی ئەو سرویسانە بۆ خەڵکی هەندێک شوێنی جیهان دابین دەکەن
بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چەند وڵاتێکی ئەوروپی هەوڵ دەدەن لەو ڕێگایەوە یارمەتی خەڵکی وڵاتانی وەک ئێران، چین، رووسیا، کۆریای باکوور و سووریا و چەند وڵاتێکی دیکەی نادموکراتیش بدەن هەتا بتوانن ئەوانیش وەک خەڵکانی تر دەستیان بە ئازادی بە زانیاری و ئینتەرنێت بکەن. تێ چاوەڕێکردن و ددەمێکی کندە لە جیهانێدا زێدەتری 170 خەلکێ بە ئاوایەک لەسەر ئامورێن خۆی دیجیتال VPN بکاربینن. اینجا بێپارە بید ئانژی بپارە بۆ پاراستنێ خوا، زانیاریên خوا، ئامورێن خوا لە هەر مەترسی یان هێرشێکێ دیجیتالی. ئەوێ من ددەمێ بهوریدا پێشکەشی وەکرد پادکەستێک دنج بوو ژ پادکەستên دیجیتال سیتیزن. ئارمانجامە بەهێزکردنا بیر و هەزر و زانیاریên هاوڵاتیên دیجیتالا کووردە لە هەر جهێک جیهانێ بن. لەمە گۆهدار بکن سابسکرایب بە پادکەستین ڕوودا بکن لەسەر پلاتفۆرمان ئەف پادکەست و ئەوێ دنجی لەسەر سوشیال میدیا پاروە بکن بلا دۆست و کەس و خزم و کەس و کارێن وە ئەو زانیاریان بکار بینن. ڕەخنە پێشنیاز یان مژارن جهێ بایخ بووە ژمارە پاروە بکن لە ڕێیا ڕووپەلێن فەرمیên رادیۆ و پادکەستên ڕوودا و لەسەر تۆڕێنجواکی یانجی ئیمەیلا DGZC. من پیتەن ئیمایلێ بە ئینگلیزی گوتن کوشاشی چێ نەبە. هون مەزنترین سپانسەرە وێ پادکەستینە. هەر بۆیەژی دکارن دگەل من پەیوەندی بکن بڕێیا ڕووپەلە هەژار برنجی لەسەر فەیسبووکێ لەمایەکی کورتە کەناڵی دیجیتال سیتیزن لەسەر یەک ژ پلاتفۆرمێن هەری گرنگێن پەیوەندیان تێڕاگەهاندن. ئەو دێڕێ بۆ مەوەکەت کو پەیوەندیەکێ باشتر و بەهێزتر لە ناوبەینی خوا و بیسەراندا چێ بکن. چاوەڕوانی دیجیتال سیتیزن بن بژین بە ئازادی و سەربەستی. کوردستان ئاوەدان.